ئێمە لە بەشی ئەندازیاری میکانیک زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دوو پرۆژەیە دروستمان کرد. یەکێک هەردووکی بەشداریمان کرد لە ئەنتەرنەشناڵ فستیڤاڵ لە قەیوان گروپ کرا. یەکێکیان پلەی یەکەمی بەدەستهێنا، ئەوەی تریشیان بینی هەشتا و حەوت پرۆژەکت بەس ئەم پرۆژەیە سپۆنسەر کرا لە قەیوان گروپ. یەکەم پرۆژە ئەوەی ئێستا باسی ئەوەی کە هینی وەرگرت سپۆنسەری وەرگرت مەشین سپۆرت جیهازێکە 5 یاری ئەکات. ئەم جیهازە تایبەتە بە مەنتەقەی ورگ. ئەنجاکۆ ئەم جیهازە پێشوو دروست نەکراوە، ئێمە دروستمان کرد. فکرەکەیە فکرەی تەلەبەی خۆمانە، تەلەبەی پۆلی چوار ئەم ساڵ تەخەڕوجە بن، پرۆژەکتی تەخەڕوژیانە لەگەڵ ئەندازیارێکە لەگەڵ ما سوپەرڤایزەری ئەوانین. جیهازەکە بە دزاین و بە فکرە بۆ یاڵێن کە نەکراوە ئێمە شانازی پێەکەین بەڕاستی نەک بەنەوەیەکی کە وەربگرێت. ئەمە نەکراوە کە لەبەرەوە خۆمان دروستمان کرد بە ئایدیای خۆمان و بە فکری خۆمان و کالکولیشن و دزاینی خۆمان هاتین. دوای دزاینەکە دروست کراوە بە توانا و ئیمکانیەتی کۆلێجەکە و بەشەکە و وەرشەکە لەگەڵ ئەو تەلەبانە. فکری جیازەکە ئێمە بینیمان ڕۆژانە چەندین جیازی تازە دروست دەکرێت. ینی ئەبینین لە دەرەوەی وڵات لە کوردستانە ئەبینین جیاز فکری تازە دروست دەکرێت، بڵاو ئەکرێتەوانێ. ئێمە شەستانی سەرمان کرد مەنتیقەی وەرگ مەنتیقەیەکی حساسە خاصن لە ڕینی خۆمانە مەنتیقەی خۆمانە. هەوڵمان ناچی بکەین کە جیازێک دروستکەین تایبەت بێ بە مەنتیقەی وەرگ کە یاری بۆ چی بکە بۆ هەر چوار بەشی وەرگ. سامە هەر چوار بەشی وەرگ یاری پێ ئەکە بۆ جوانکردنی وەرگ، توانەوەی چەوری کە چەندین سوودی خۆی هەیە. ئەم بیرۆکەیە طبعاً ئێمە وەکو تیم ئیشمان کردووە، هەریەکە و بە شێوازی خۆی بیرۆکیەکی هێناوە، لە ئەنجامە هەمومان لێکیا و جیهازێکی کاملمان پێ دروست کردووە. ئەم جیهازەش 5 یاری سەرێکیە، وەکو باوان ئاماژەی پێکردووە دیزاین کراوە کە هەموو بەشەکانی ورگ بجوڵێنێت. لەیک ڕایزمان هەیە کە مەنتیقەی بەشی خوارەوەی ورگمان بۆ ئەجوڵێنێت بە یارمەتی وەزنەکانەوە، ئەمە ئاسانکاریمان بۆ ئەکا بۆی تکراری زیاتر بکەین. ڕۆڵەر ئەپ ئەکسەرسایزمان هەیە کە ئەیش بەسی مەنتیقەی سەرەوەی ورگمان بۆ ئەجوڵێن و تەنیشتەکانیشمان بۆ ئەجوڵێنێ. لۆوەر ئەپ ئەکسەرسایزمان هەیە بەشی خوارەوەی مەنتیقەی ورگمان بۆ ئەجوڵێنێ. ڕەشیان تویستمان هەیە کە تەنیشتەکانمان بۆ ئەجوڵێنێ و کرانچ ئاپ ئەکسەرسایزمان هەیە کە ئەیش مەنتیقەی ناوەڕاست و تەنیشتەکانمان بۆ ئەجوڵێنێ. ئەو کرانچ ئاپ ئەکسەرسایزە ئەتوانین هەموو جۆرەکانی کرانچی لەسەر بکەیت. بەڕاستیەوە هەستێکی خۆشە کە تۆ 4 ساڵا خوێنی بتوانیت ئبداع بکەیت شتێ بکەیت. ئێمە وەکو گروپ کە هەستاین لەگەڵ هاوڕێکانمان و بارمەتی سوپەرڤایزەرەکانمان هاتین فکرەکانمان هێنا. ڕاستە ئەم زۆر خۆشە لەبەروی ئەم فکرانە هەمووی فکری خۆمانن، خۆمان دانیشتین دیزاینمان کرد و بەدەستی خۆمان. لێرە ئێمە بەڕاستی شتی زۆر فێر بووین، چکا دروستکردنەکەی هەر خۆمان بووین لێرە لەم وەرشەیە دروستمان کرد. هەستێکی زۆر خۆشە. بەڵێ تا چۆن سەرکەوتووە ئەم ئامێرەکە خۆتان تاقی تا کردوێتەوە؟ بەڵێ تاقیمان کردوێتەوە و سەرکەوتنی بەدەستێنا ئەومەش بۆ خۆی خۆشحاڵی ئێمە، چکە ئێمە توانیمان بۆ ئیمکانەتەیە کە لێرە هەمانە ئەو بۆ پارچانی کە لێرە هەیە ئێمە توانیمانە دروستیکەین و سەرکەوتنی بەدەستێناوە. ئەوە شتێکی زۆر باشە. ئەگەر ئیمکانێت بخرێتە بەردەستان ئەتوانن زیاتر پەری پێ بدەن؟ بەڵێ بە دڵنیایی و ئێمە هەدەفی ئێمە ئەوەیە، تەنها ئەوە نییە بکرێ بە پرۆجێکتێک بۆ مەرحلە چوارمان. هەدەفی ئێمە ئەوەیە کە بیخینە بازاڕەوانێ بتوانین وڵاتەکەمان پێشکەوتوو بێ و برێ پێبێن، چونکە ئێمە لێرە هەمووی دووسێ مانگمان ماوە کاتێک کە تەواوی ئەکەین وەکو مهندیسێک. هەدەفی مهندیس ئەوەیە کە بتوانێت وڵاتەکەی بەرەو پێش بەرێ ئیشی جوان بکات، ئەو ئیشانی کە ئەیکات بکرێتە بازاڕەوە و خەڵک بتوانێت سوودی لێوە بگرێت. بەنسبەتی دروستکردنی ئەم جیهازە طبعاً جیهازەکە هەمووی ئێمە دروستمان کرد. هەندێشت هەیە مەسا وەزنەکان تۆ وەزن دروست ناکەیت، وەزنەکە ئەچی ئەیکڕی ئەم وەزنانە چەند پارچەیەکە هەموو پارچەیەکە وەزنێکە ئەمانە طبعاً کڕیمان لەبەرە وەزنێکە هێزێکە کە هین بێت. بەڵام ئەگەر بیبینی هەموو یاریەکە حتا ئەو شێوەی سلۆتکردن طبعاً ئەمە ئێستا مەشینێک هەبێت فرێزە ئەو سلۆتە بە دەقیقی بۆت ئەکات. بەڵام ئەمە بەدەستی تەلەبە مەبرەد
هاتون تاب ئەمە ئیشی تقریبا مانگێکە بەستە ئەو سلۆتەیان دروست کرد بۆلبەرن ئەم سلۆتانە ئەگەر بیبینی ئەمانە ئەم سلۆتانە تەبانەوە بە مەشین دروست نەکرا کە تۆ بێ کۆمپانیا سەپۆرتت بکە سپۆنسرت بکە ئەمانە دروست بکرێت بە مەشینێکی ئەدڤانس ئەو کاتە شتێکی کە دەرەچێت سەپۆرتی بۆلبەرن لەگەڵ ئەو شەفتە کە دروست کراوە بە تەبان بە تۆرنەی خۆمان تۆرنەمان هەیە لێرە لە ناو وەرشە تۆرنەکە کراوە سەپۆرت کراوە لە ناو وەرشە زۆربەی جیهازەکان هەموو جیهازەکان ئەوە خۆمان دروستمان کرد بێگەستا مەسەن ئەمە کەڤەرێکە بۆ جوانی ئەو کەڤەرە تەبعاً هێنامان ئێمە داماننا لەگەڵ جیهازەکە لەبەرەوە بۆ جوانی ئەمانە هەمووی بەدەستی تەلەبەکانی خۆمان عزیەتیان بوو بەڕاستی ئەوە چەند مایەکە ئیشەکە لەسەر ئەو مۆزوعە ئەم جیازەمان ناوی study burning velocity and temperature distribution and flame stability in combustion chamber in rocket and aircraft یعنی ئەم جیازە ئێمە داتای لێوەرەگرینە و داتایانە وەکو دۆزینەوەی سورعی سووتاندن و لەگەڵ پلەی گەرمی ئاگرەکە و ئاگرەکە چۆن ستەیبڵە بێت لە ناو ژووری سووتاندن لە ناو تیارە و لە ناو ساروخە. بیرۆکەی ئەم جیازە هی دکتۆر جاسم بوو کە ئەو سۆپەرڤایزەرمانە لەوە هاتووە کە بیرمان کردەوە ئێمە سەیری وەتەن عەرەبیمان کردووە سەیری وڵاتانی دەرەوەمان کردووە کە تاوەکو ئێستا بە تەکنیکێک ئەم جیازە دروست نەکراوە کە ئەو داتایانەمان باتێ بێ ئیرەر ینی بێ غەڵەت ینی دادایەکی نییە لە ساسە مەزبوط بێ ئێمەش هاتی وتمان بە دیزایانی خۆمان تاقیکەینەوە ینی فکری خۆمان هێنا تاقیمان کردەوتمان بۆی کەمترین بتوانین ئەو داتای وەرگین بێ غەڵەت بە کەمترین غەڵەت ئێمەش لەخوا بەزیا بێت نەجاحەتێکی باشمانێناوە هەتا ئێستا 4 پەیپەرمان بڵاوکرۆتەوە لە دەرەوەی وڵات لە ئەمریکا و لە هند و لە کۆنفرانسێک بەشداریمان کردووە لە تورکیا لەخوا بەزیا بێت پێشەنگایەکیش بەشداریمان کردووە لە پێشەنگای نەودەوڵەتی مایە کە پلەی یەکەممان بەدەستێناوە ئەم پرۆژەی ئێمەش وەکو یەکێک هەروەکو لە پرۆژەکانی تر کە پێک هاتووە لە چەند پارچەیەک هەرێکە لەمانەش بیرۆکە و چۆنێتی ئیشکردنی و چۆن ئەمانەمان کردووە پشمان بە کۆمپرسەری هەوابەستە و زایدەن غازی LPG و هایدرۆژین و لێرە ئەمە چۆن بتوانین بەچی نیسبەیەک ئەم دوو ڕێژەیە بەکار بهێنین لێرە بۆ تەحکومکردن بەسەر نیسبەی هەوا و فیوڵەکە میفلۆمیتەرمان بەکارهێناوە کە لە هەرێکێکیانەوە نیسبێکمان تێکەڵاو کردو و لە ژووری مکسین لێرە تێکەڵاو ئەبێت تاوەکو بتوانین ئێمە لە ڕێگەی ئێرەوانێ کە ئەبێت بە دوو بەشەوە بەشێکە چێ بۆ بێرنەری سەرەوە بەشێکە چێ بۆ بێرنەری خوارەوانێ دوای کە تێکەڵاو ئەبێت ئەو نیسبەی کە هەمانە بزانێکین ئایا ئەو داتەیە کە دەستمانەکەوێت ئیرەر ئايات یاخۆ باشە توانیمانە اختصاسێکی تریش تێکەڵ بە اختصاسکی خۆمان بکەین کاویش ئایتیا کۆمپیوتەرایز ڕەپتمان کردووە کە لێرەوانەیە بتوانی چۆنیەتی گۆڕانی ئەو تمپریچەر بە پێی کات بە پێی زەمن یعنی چەندێک ئەگۆڕێت لە هەریەکە لە خاڵەکان کە وەریەگرینیان لە هەریەکە لەو داتایانە نە لە هەرێمی کوردستان نە لە عێراقا نە وڵاتەکانی عەرەبی لە هەر زانکۆیەکی وڵاتە عەرەبیەکان نەکراوە لە دەروی وڵات بەڵێ کراوە بەڵام لێرە نەکراوە لەبەرەوە زۆر قورسە های ستەیبڵەتی ئێمە دروستمان کرد.
ئێمە وەک بەشی ئەندازیاری میکانیک لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشدارمان کرد لەم فیستیڤاڵەیە. ئەم فیستیڤاڵە ناویمە ئەنوەڵ ئەکسەپشن بوو بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی قەیوان بوو. ئێمە وەک دوو پرۆژە لە زانکۆی خۆمان سێ پرۆژە بەشداریمان کرد، بەڵام پرۆژەیەکمان توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین. ئەم فیستیڤاڵە بە بەشداریکردنی 1500 کەس لەم فیستیڤاڵە بەشدار بوون و چەند شار بەشداریان کرۆ لەم فیستیڤاڵەیەکی لەوانە یابان، مالیزیا، ئوردون، بەغداد و هەرێمی کوردستان. فیستیڤاڵەکەمان لەسەر ئەستی هەرێمی کوردستان و بەڵام لیژنەکە پێک هاتبوون لە پرۆفیسۆرێکی یابانی ئوردن و مالیزیا، بەڕاردەری لیژنەکە پرۆفیسۆرێکی یابانی بوو. ئێمە لەلایەن ئەوەوە گرنگی بەرەبێدانی پرۆژەکەی ئێمە لە فیستیڤاڵەکە لەبەروی فیستیڤاڵەکە لەسەر ئاستی ئایتی بوو. هۆکاری یەکەمی ئێمە ئەوە بوو کە توانیمان بیرۆکەی ئایتی و میکانیک تێکەڵکەین. پرۆژەکەمان یەکەم ڤیلۆسیتی ئۆف چامپەر توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین لەسەر ئاستی فیستیڤاڵەکە کە 87 پرۆژە بەشداری کردبوو، 18 زانکۆ بەشداری کردبوو، هەروەها پرۆژەکەی ترمان مڵتی ئاپ سپۆرت مەشین توانیمان سپۆنسەری بەدەستبێنین لەلایەن یەکێک لە کۆمپانیەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان. لێرە زۆر سوپاسی شانازخانەکەم کە بە تایبەتی هات بۆ سەردانکردنی پرۆژەکانی ئێمە و چاوپێکەوتن و مقابلەکردنمان و هەروە سوپاسی شێخ فاخر تەیب ئەەکەم کە بەڵینی داوە سپۆنسەری ئێمە بکات بۆ مڵتی ئەپ سپۆرت مەشین ئەگەر لە داهاتوە بەردەوام بین و ئێمە هەدەفی یەکەمان ئەوەیە کە بەردەوام بین. ئێمە بەنسبەتی ئێمە بەڕاستی بەردەوامین، یعنی الحەمدلله وەرشەکە هەندێک جیهازی تایە تقریبان 4-5 ساڵە ئەگەر بیبینی پشتی ئێمە دەوری تقریبان 20 جیهاز لەوەیە. ئەو جیهازە لەوانەیە بە 60-70 دەفتەر ئەگەر باسیکەین ئاوا دانراوە دەستیان لەسەر نایەوە ئیژیان پێ نەکرد. ئێمە هاتین لژنەیەکمان دروست کرد ئەم ساڵ، خۆم و چەند ئەندازیاری خۆشەویست لێرە بەڕاستی زۆر ئاکتڤن هاتین دەستمان پێ کرد چەند جیهازێکە بەردەوام بووین هێنامان بۆ هەر جیهازێک لە شوێنی خۆی، چونکە ئەمە یەک وەرشە نییە، ئەمە 6-7 وەرشەیەکە وڵدنگ گرایندنگ ئەتر ئەمانە بێ بەشبەژیکەن بۆ مستەقبل حتا ئەوەشمان لە بەرنمەیەک پارتیشن دروستکەین وەرشەکان جیاکەینەوە. ئێمە بەڕاستی لێرەوە سپاسی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکەکەم دکتۆر ئالان، سپاسی راگیری کۆلێجی ئەندازیاری بە وەکالەت دکتۆر حەکیم لەبەر ئەوە بەردەوام پشتگیری ئێمەن بۆ ئیشی زانستی بۆ هاوکاری تەلەبە ئەوەی کە ئێمە پێویستمان پێێتی ئەوان بەڕاستی دایمان لەگەڵمانان. بەڵام هەندێشت هەیە ئێمە ئەوەش باسیەکەین داواکارین لە بەڕێزیان سەپۆرتی ئێمە بکەن. زۆر شتمان پێویستە قەیناکە بار و دۆخەوانە تۆزێ چاویان لەسەر کۆلێجی ئەندازیاری عمودێکی فەقەری کۆلێجەکان و عمودی فەقەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی